لە بودجەی ساڵی 2019 عێراق بڕی 618 ملیار دیناری بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان دانابوو، بەڵام بەهۆی کێشەی نێوان هەرێم و ناوەند هیچ لەو بودجەیە سەرف نەکرا. پەرلەمانتارێکی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوا دەکات ئەو بودجەیە بۆ هێزەکانی پێشمەرگەی کوردستان سەرف بکرێت و لە بودجەی ساڵی 2020 جێگیر بکرێت. 2019 618 ملیار دیناری بۆ دانرابوو، بەڵام بەداخەوە تا ئێستاکە هیچی لێ سەرف نەکراوە و ئەمە ئەو شەڕێکە ئێمە لە ناو پەرلەمان کردمان بۆ ئەوەی ئەم موازنەیە لە ناو موازنەی 2019 ئەو بڕە پارەیە دابنرێت لەبەرەوەی لە فەقەرەیەکە جیامان کردوبەوە کە پێشمەرگە جوزێکە لە مەنزومەی عەسکەری بەڕی، لەبەرەوە ئەو پارەی بۆ دانرابوو بەڵام بەداخەوە سەرف نەکراوە. ئەمیش ئەوا گەیەنێ کە کەم تەرخەمی حکومەتی بەغدایە. شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەڵێت ئێستا لە هەوڵدان تا لە بودجەی ساڵی 2020 بودجەی هێزەکانی پێشمەرگەی کوردستان جێگیر بکەن و ڕەوانەی هەرێمی کوردستان بکرێت. سەبارەت بە 2020 هەم بڕەکەی زیاد کراوە، هەم خراوەتە سەر موچەی فەرمانبەران، یعنی لە کاتێکدا کە موازنە بودجەی 2020 عێراق پرۆژە یاساکە بێتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێ بۆ ساڵی 2020 ئەم بڕەپارەیە زیاد کراوە لەگەڵ موچەی فەرمانبەران دێوە کێشەی نابێ، بۆیە تەمەنا دەکەین کە بودجەی 2020 بە زووترین کات بێتە پەرلەمان و بتوانین دەنگی لەسەر بدەین و دەنگ بێنێت. حکوومەتی عێراق بە بیانووی جۆرا و جۆر بودجەی هێزەکانی پێشمەرگەی کوردستانی لە ساڵی 2019 نەنارد. لەم ساڵیشدا هێشتا پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نەکراوە. بە مۆشێخانی گەلی کوردستان، بەغداد.